لە هێرشە درۆنی و موشکیەکانی ڕژێمی ئێران بۆ سەرهەرێمی کوردستان. تا ئێستا 20 کەس گیانی لەدەستداوە و 123 کەسیش بریندار بوونە. سەدان هاوڵاتیش زیانی مادی بەرماڵ و شوێنی کار و ئۆتۆمبیلەکانیان کەوتووە. لە کاتێکدا ئێران و گروپە هاوپەیمانەکانی هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان و ناوچەی سیڤیل و هێزی پێشمەرگە دەکەنە ئامانج. بەڵام بەشێک لە هاوڵاتیان هاوسۆزی و پاڵپشتی ڕژێمی ئێرانن، بۆ ئەو پاڵپشتیکردنەش بیانووی جیاواز دەهێننەوە. ئەمە لە نێو سۆشیال میدیا بەڕوونی دەبینرێ. دیارە چەند ڕەهەندی هەیە، بەڵام بە تێگەیشتی من ئەگەر من لە سەریەک ڕەهەند قسە بکەم ڕەنگە ڕەهەندێکی ئاینی هەبێ. کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی موسڵمانە و هەمیشە تێگەیشتنی ئاین بۆ کێشە سیاسیەکان، ڕوانینی ئاینی بۆ پرسە سیاسیەکان، بۆ پرسەکانی پێکدادان، بۆ شەڕەکان کاریگەری هەیە بەسەر تێگەیشتنی خەڵک لە کۆی پرسەکە. ئەوانەی چاودێری دۆخەکە دەکەن پێیان وایە کاریگەری ڕژێمی ئێران لەسەر ڕای گشتی هەرێمی کوردستان دەیان ساڵە لە ڕێگەی کللتور و میدیا و هوەر و چەندین بواری دیکەوە کاری لەسەر دەکرێت. شکاندنی هەستی ناسیۆنالیزمی کوردیش ڕێگە خۆشکەر بووە بۆ ئەو هاوسۆزیە بەرامبەر بە ڕژێمی ئێران. ئێران ساڵانێکی زۆرە پرۆژەی گەورەی میدیایی و ڕاگەیاندنی هەیە لە کوردستان، لە باشووری کوردستانە کە بی هەوێت بەو جۆرە پیشانبات کە هەژمونی خۆی هەیە لە لێرە لە باشووری کوردستان. بۆ نمونە ئەو دیدگان ناسیۆنالیزمە ئێرانیە کە باز لە ئێرانی گەورەی کەلتوری دەکات کە هەوێت کە لەو ڕێگەیەوە لە ڕێگەی سوۆشال میدیاوە، لە ڕێگەی مۆسیقاوە، لە ڕێگەی سینەماوە، فیلمەوە تەنانەت لە ناسیۆنالیزمی کوردیش بدات. مامۆستایانی ئاینی هیچ بیانۆیەک نابیننەوە بۆ ئەو هاوسۆزیە. دەڵێن ئەگەر بابەتەکە گرێ بدرێت بە ئاینەوە ئەوە هیچ نەتەوەیەک هێندەی کورد پابەندی ڕێسا و یاساکانی ئیسلام نییە، بۆیە دەبوو ڕژێمی ئێرانیش ئەوەی لەبەر چاو بگرتایە. بوونی هاوسۆزی بۆ لایەنی هێرشکار من پێم سەیرە، ینی چۆن دەبێتەوە ینی خەڵکانێک لە وڵاتی تۆ بدەن، لە کەس و کاری تۆ بدەن، لە هاوڵاتی تۆ بدەن، تۆ هاوسۆزیت بەرامبەریان هەبێ. ئەمە ئەگەر بە ناوی ئاینەوە دەکرێت بڵین ئەم شەڕی کە لە ناوچەکەدا هەیە شەڕێکی ئاینە نێوان ئەمە دوورە لە ڕاستیەوە. ئەم شەڕێکی سیاسیە، شەڕێکی ئەمنیە، شەڕێکی بەرژەوەندیە. بەپی دوایین داتای فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان 726 هاوڵاتی لە هەولێر بەهۆی هێرشەکانی ڕژێمی ئێران و گروپە هاوپەیمانەکانی زیان بەرخان و شوێنی کار و ئۆتۆمبیلەکانیان کەوتووە. لە سلێمانی و هەڵەبجەش 24 هێرشکراوەتە سەر شوێنی سڤیل و دەیان هاوڵاتی زەرەرمەند بوونە. لە ئیدارەی سربەخۆی سۆرانیش 35 هاوڵاتی بەهۆی هێرشەکانەوە زیانیان بەرکەوتووە. لە دووهۆکیش 13 هێرشکراوەتە سەر کۆمپانیەکانی کەرتی تایبەت. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.